السلام عليكم ورحمة الله وبركاته. اللهم لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. لكوتا زنجيري بشي سيمي برنامج روان دو پرسیاری زۆر گرنگمان هەیە. پرسیاری یەکەم، فێرخواز لەم قۆناغا چەند جزء بخوێنێتەوە؟ چەند جزء لە قورئانی پیرۆز تەواو بکات؟ بە پێی زیرەکی ئەو فێرخوازێ ئێمە لە بنکەی بەهەشت لەم قۆناغا 10 جزئی پێ دەخوێنینەوە، 10 جزئی پێ دەخوێنینەوە لە قورئانی پیرۆز. ئللا فێرخوازێک کە خوێندنەوەی زۆر خراپ بێ، هەڵەی زۆر بێ، ئەوە زیاتری پێ دەخوێنینەوە تا خوێندنەوەی باش دەبێت. پرسیاری دووەم بەڕێزانم، ئەی چۆن تاقیکردنەوەی پێ بکەین؟ لە پاش ئەوەی کە 10 جزء دەخوێنێتەوە، لە پاش ئەوەی کە 10 جزء دەخوێنێتەوە، تاقیکردنەوەی پێ دەکەین لەو 20 جزئی کە نەیخوێندۆتەوە. لە چەند شوێنێ تاقیکردنەوەی پێ دەکەین؟ لەم ئاەتەوە بۆمان بخوێنەوە، لاپەڕێکمان بۆ دەخوێنێتەوە، پاشان شوێنێکی تر لاپەڕێکمان بۆ دەخوێنێتەوە، پاشان شوێنێکی تر. بۆمان دەردەکەوێت کە ئەو فێرخوازە خوێندنەوەی زۆر باش بووە، یعنی نادیڕەن هەڵەی ماوە، مەگە چۆنەها هەڵە بکات، خوێندنەوەی زۆر فەرقی کردووە، زۆر باش بووە. دەینێرینە قۆناغی ئەتەجوید. ئەی کە هێشتا هەڵەی مابوو، هێشتا هەڵەی دەکرد، زیاتری پێ دەخوێنینەوە تا ئەو کاتەی کە خوێندنەوەی باش دەبێت. خوای پەروەردگار موفقتان بکات. يا الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەست پێ دەکەین شێ بۆمان دەخوێنێتەوە؟ کاکلاوی چ سوورەتێک؟ سورة الطلاق. سورة الطلاق. سورة الطلاق. باش أي سجلەکەت کوانێ؟ دەست پێ بکە. هەڵەی کۆنت نییە؟ نخل. زۆر باشە، دەست پێ بکە ئینشاءالله. أسكنوهن من حيث سكنتم من وجدكم ولا تضاروا ها راكتي لسرا، راك شدي لسرا. ولا تضاروهن لتضيقوا عليهن وإن كن أولات حمل فأنفقوا عليهن حتى يضعن حملهن فإن أرضعن لكم فآتوهن أجورهن وأتمروا بينكم بمعروف وإن تعاسرتم فسترضع له أخرى. فسترضع أو ضمي عينك دريج مكوى فسترضع له أخرى لينفق دوباركوا لينفق ذو سعة من سعته ومن قدر عليه رزقه فلينفق مما ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله لا يكلف الله نفسا إلا ما آتاها سيجعل الله بعد عسر يسرا. وكأي من قرية عتت
عن أمر ربها ورسله فحاسبناها حسابا شديدا وعذبناها عذابا نكرا فذاقت وبال أمرها فذاقت وبال أمرها فكان عاقبة لا ستوتت وكان بو أقريتو فكان لا فأنية وكان عاقبة أمرها خسرا أعد الله لهم عذابا شديدا فاتقوا الله يا أولي الألباب الذين آمنوا قد أنزل الله إليكم ذكرا رسولا يتلو عليكم آيات الله مبينات ليخرج الذين آمنوا وعملوا الصالحات من الظلمات إلى النور ومن يؤمن بالله ويعمل صالحا يدخله جنات تجري من تحتها تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا قد أحسن الله له رزقا الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن يتنزل الأمر بينهن لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما. خواهی پرۆکە پاداشتی خێر بداتەوە زۆر باشە زۆر باشە. چەند جار گوێت لێ گرتووە؟ 10 جار زۆر باشە. خواهی پەروەردگار موفقت بکە. بەس تەنها یەک هەڵەت هەبوو ریزقه ئەها قافەکە ضەممەی لەسەرە ئەو ضەممەیە بە فەتحە مەی خوێنەوە مەیکە بە فەتحە ریزقه هەڵەیە ریزقه خواهی پەروەردگار موفقت بکات زۆر باشە کە کلاوی خوا موفقت کە براکە. پیغمبرنا صلى الله عليه وسلم دفرميت خيركم من تعلم القرآن وعلمه چاکترین تان ئەو کەسەیە کە فێری قورئان دەبێت خۆی فێری قورئان دەبێت و خەڵکیش فێری قورئان دەکات کردەوەشی پێ دەکات. چاکترین تان ئەو کەسەیە کە خۆی فێری قورئان دەبێت و هەوڵ دەدات خەڵکیش فێری قورئان دەکات. یا ڕەبی خوایە هەر کەسێ خزمەتی قورئان دەکات موفقی بکەی بۆ خێری دنیا و قیامەت. بەڕێزان و خۆشەویستان بەمە هاتینە کۆتایی بەشی سێیەمی بەرنامی ڕەوان. داواکارم لە خوای پەروەردگار ئێوە و کارمەندانی کەناڵ لەو کەسانەمان بکات کە ئەهلی قورئانن زۆر دەیخوێننەوە کردەوەی پێ دەکەن داعوە و بانگەوازی بۆ دەکەن. اللهم آمين وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.